لا یەکەم یاری قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی نایەبی تازە پێگەیشتوانی کوردستان لە شارۆچکەی پیرمام ئارەڕات میوانداری شۆڕجەی کەرکووکی کرد. لا یەکەم هێرش ئارەڕات نزیک بوو گۆڵ تۆمار بکات، بەڵام دەرفەتەکەی لەدەستدا. شۆڕجە دەستی بە هێرشەکان کرد و مەترسی خستە سەر گۆڵی ئارەڕات. لە خولەکی 12 چالاک سەرکەوت، تۆپێکی بۆ یاسین قەحتانی هێرش بەرنارد و ئەویش گۆڵ یەکەمی تازە پێگەیشتوانی شۆڕیزەی تۆمار کرد. ئارام سالار چوار یاریزان و گۆڵپارێزی تازە پێگەیشتوانی ئارەڕاتیشی بڕی، تەنها گۆڵکردنی مابوو، دەرفەتەکەی لەدەستدا. چالاک هاوشێوەی گۆڵ یەکەم تۆپێکی دیکەی بۆ یاسینی هاوڕێی نارد، بەڵام ئەویش دەرفەتەکەی لەدەستدا. لا نیوەی دووەم یاریزانانی تازە پێگەیشتوانی ئارەڕات لێدانەکانیان ئاراستەی گۆڵی شۆڕجە دەکرد بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام لە خولەکی 81 چالاک سەرکەوت، ئەسیستێکی دیکەی کرد و ئارام سالاریش بەسەر خستێ گۆڵ، تازە پێگەیشتوانی شۆڕجە بووە خاوەنی گۆڵی دووەم. تازە پێگەیشتوانی ئارەڕات لە هەوڵی کەمکردنەوەی جیاوازیەکە بوو، بەڵام یاریەکە بە فیکەی کارزان عەبدوڵڵای ناوبژوان کۆتایی هاتوو. تازە پێگەیشتوانی شۆڕجە بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. سپاس بەخواتوانیمان سەرکەوتن تۆمارکردن و 2 گۆڵ تۆمارکردن ئینشاڵڵا سەرکەوتن بۆ یاری پێشکەوتە ئینشاڵڵا لە یاریەکانی تریش باشتر دەبین بۆ هیوای نازناوەکە ئینشاڵڵا. ئێمە لەو یاریەدا بە باشی خۆمان ئامادە کرد بوو، بەڵام ئەوان سەرکەوتوو بوون و ئیشاڵڵا یاریەکمان ماوە لە یاریکەی سەرکەوتن بەدەست دێنین ئیشاڵڵا بە پشتیوانی خودای گەورە. تیپی تازە پێگەیشتوانی یانەی شۆڕجە بەم سەرکەوتنە گەیشتە یاری پێش کۆتایی و چاوەڕێی براوەی یاری ئاشتی و برایەتی دەکات. ئارەڕاتیش چاوەڕێی دۆڕاویان دەکات تاوەکو دوا دەرفەتی خۆی تاقی بکاتەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، پیرمام.